2016 بەڕەسمی زیادە بەڵکو کوردی سۆرانی ماوە بۆ شەکەتیاکە ئەی چەند شەیترتان حازرە کە بڵین دوایدا زمانی کوردی سۆرانی بووە بە فەرمی و تەنها ئیشی سەبارە بە زیادکردنی زمانی کوردی سۆرانی دەگەڕێتەوە بۆ ساڵی 2015 کۆمپانیای گوگڵ دانی بە زمانی کوردی سۆرانیانە ناو کۆمەڵی گوگڵ و دواتری لە ناو گوگڵ کراوسۆ ساڵی 2019 ئەم پرۆسانە نزیکی 7 ساڵی خایاندووە بۆ تاوەکو زمانی کوردی سۆرانی سەرکەوتوو بوو لە وەرگێڕی گوگڵ دانراوە بە شێوەیەکی فەرمی لە کۆمەڵی گوگڵ و هەروە گوگڵ کراوسۆس نزیکە 1,500,000 داتام داخلی و سیستەمە کردووە و کۆمپانیای گوگڵی لە ڕێگەی تۆڕی دەماری دەست کردەوە توانیوێتی زمانی کوردی سۆرانی بگەێنێتە ئاستی ئەو زمانانەی کە بتوانێت بۆ وەرگێڕی گوگڵ زیاد بکرێت هەمووی داتا و زانیاری ڕستەی زمانی ئینگلیزیە لە کوردی و لە ئینگلیزی و بۆ کوردی کە لە هەموو بوارەکانی فیزیا کیمیا بیرکاری واروە هەموو بوارە پزیشکیەکانی تێدایە بەرناوبراین داهاتوو ئەگەر بتوانین هەوڵەدەنیش بۆ سیستەمی دەنگیش بکەین کە بتوانین لە ڕێگەی سیستەمی دەنگیش و زمانی کوردی سۆرانی بناسێنرێت بەڵێ لە چەند ڕۆژی داهاتووە لەگەوە ئێستاش دەتوانێت بۆ نزیکەی 130 زمان وەرگێڕان بکەی و لە 130 زمانیش و بۆ زمانی کوردی سۆرانیش وەرگێڕان بکەی بێگی فەرمی لەناو وەرگێڕی گوگڵ نەبووە ناخێر بەڵام دوێنێ ئێوارەکەی کۆمپانیای گوگڵ لە کۆنگرەی ساڵانەی گوگڵ زمانی کوردی سۆرانی ناسان بە شێوەیەکی فەرمی لەگەڵ 23 زمانی ترواتە 24 زمان مامۆی بەڵێ نەبوونی هیچ شوێنەکە هاونیشتمانیان وەرگێڕان بکەن نەبوونی هیچ شوێنەکە نەمانەتوانی خاوەنی فەرهەنگێک نەبووین بۆ زمانی کوردی سۆرانی بەڵام خۆشبەختانە لە ئێستا توانم بڵێم کە هەموو تۆڕی ئینتەرنێت دەبێت بە زمانی کوردی سۆرانی